سڵاوتان لێبێ بەڕێزان، من ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیم کە نزیکەی 120 کۆمپانیای ئێرانی بەشداریان کردووە لە ئەم پێشانگایە بۆی بەرهەمەکانی خۆیان عەرز بکەن و بیخەنە پێشاوی ئەو هاوڵاتیانەی کە دێنە ئێرە. من دەمەوێت لەگەڵ بەشێک لەو کۆمپانیایانە قسە بکەم زانم چ جۆرە کاڵایەکیان هێناوە بۆ هەرێمی کوردستان و تا چەند ئەم کاڵایانە نرخەکانیان لە خوار نرخی بازاڕەوەی ئایا پێشانگاکە هۆکارێک بۆ بۆی بتوانێت نرخی کەلوپەلەکان تا ڕادێک دابشکێنێ بە تایبەتی لەم قەیرانی داراییە و تا چەند نرخەکانیان کاریگەری لەسەر نرخی بازار داناوە بۆی ئەوانیش کەمێک لە نرخەکانیان لەم قەیرانەیە بۆ هاوڵاتیان بێن نەخوارەوە چی بکرێت کە ئەم کۆمپانیانە توانن بە ئاسانتر بە نرخێکی کەمتر بەرهەمەکانیان پێشکەشی هاوڵاتیان بکەن کە بتوانێت کاراسانی بێ لایەنی کەم هەندێک لە نرخەکانیان کەمتر بێ قازانجیان کەمتر بێ بۆی هاوڵاتی بە ئاسانی لەم قەیرانەیە سوودمەند بێت لەو بەرهەمانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە لەگەڵمانە بن من بەشێک لەوانە دوێنم فەرمی. بەرهەمەکانی ئێوە چین و نرخی بەرهەمەکانیشان چۆن؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو شەریکەی نادی لە ئێرانەوە هاتوینە بەشداریمان کردو لەو پێشانگاییدا، پێشانگای دومین پێشانگای تایبەت بە کۆماری ئیسلامی ئێران. شەریکەی نادی وەکو بۆ دروستکردنی ئەنواعی کێک و پلیسە و ویفر و ئەو جورە بەرهەمانەی خواردەمەنی لە بەرهەمەکانی شەریکەی نادی بەڵێ بریتین لە ئەنواعی کێکی ئیسفەنج وەکو پلیسە ئەو جورە بیسکەوێتانە جۆر نییە کۆمەڵی جۆر زیاتر لە 400 بۆ 500 بابەتمان هەیەمە. کاک ناسر نرخی بەرهەمەکانتان لەم پێشانگای ئایا هیچ داشکاندنێکی بۆ کراوە کە بێنێتە خوار بە بەراورد بۆی کە هاوڵاتێک لە بازاڕی کرد؟ ئێمە لێرە لە پێشانگا وەکو فرۆشتمان نییە، یعنی مەقسەدت ئیوەیەک ئافرۆشە. وەڵاهی شتی ئێرانی بەنسبەت ئەوەی کە لە نزیکین لە بازاڕەکانی کوردستان و تایبەت عێراق طبعاً هەرزانتر دەکەوێت، ینی بۆ لە هەموو وڵاتەکان هەرزانتر دەکەوێت. ئێوە چیتان بۆ بکرێت کە ئەتوانن ئەم بەرهەمانەتان بە نرخێکی هەرزانتر لەوەی کە ئێستا هەیە بتوان بیخەنە بازارەوە؟ یانی حکوومەتی هەرێم چیتان بۆ بکات ئاسانترە بۆ؟ گرنگترین کێشەیمە ناردنی بابەتەکانن کە ناتوانین وەکو لە وڵاتی تورکیا یەکسەر لە شەریکێرە سیارە بێت لێرە لە مەغزەن دایبنێت. ئێمە کێشەمان زۆرە لەسەر حدودەکان، کاتی بەتاڵکردن نمونە گرتن بە تایبەتی لە یەکترێرەدا مەسەلەن نمونەکانمان زۆرە لە مەرزەکان، بەڵێ لە حدودەکانە نمونەمان زۆرە، بۆ هەر نمونەی و فەحسەک نزیکەی 120,000 دینار وەردەگیرێت. جا ئەو بۆمە بەڕێک خەرجی زۆر دەکات، ینی زۆر دێتە سەری. لەسەر هاوڵاتیش دیسان گرانە. بەڵێ تەمەنەوە خەرجەکە دێتە سەر بابەتەکەی. جا دوای وەش ئەگەر بتوانی بان مەسەلەن ئەو ڕەوابیتە هەبا کە سیارەکان لە کارخانەی بارەکان هێنابا و ئیدی هێنانە خوارەوە و بارکردن و ئەوانە لە حدود نەبا یەکسەر هاتپان داخلی هەرێم ببان زۆر بۆ ئێمە باشتر بوو، چونکە کێشەمان زۆرە، خرابوونمان زۆرات، کە ئیشی دەستە ئەوانەمان هەیە. ئێمە لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتوینە کاڵایەکان زیاتر لە 120 کۆمپانیا بەشداریان کردو لەو پێشانگایە بۆ جاری دوومە کە ئەوانە دێن بەشداری دەکەن بە عام پێک هاتووە لە دوو بەرهەمی توجاری و بەرهەمی ئاسایی کە توجارەکان دەتوانن بێن لێرە لەو ساڵوەنی ئەوتر کەلوپەلی خۆیانمانێ بکەن، ئەوەی تریش بۆ بەشی ئاسایە ناو ماڵ و شت دەتوانن بێن ئەشیا بکرن. نرخی بەرهەمەکانی ئەوە چۆنە لە چاو بازاڕی ئێرە لە سلێمان؟ وەڵا دابەزاندی بۆکراوە 135 دابەزاندی بۆکراوە، ئەشیاکەش هەمووی ئیستانداردا دەری ئیستانداردی تێدانیە، بڵێ مەسەن شتی ئەکسپایار بێ یا شتی ئیستۆک و شتیوالە بێ، هەموو شتەکەی هەم لە حدودی ئێرانێ هەم لە حدودی عێراقێ بە کوواڵێتی بەرزەوە هاتووە. کۆتا پرسیارم، ئایا کاتێ بەرهەمەکانتان دێنە با بڵێن هەرێمی کوردستانەوە تا چەند لە مەرزەکان کاراسانیتان بۆ دەکرێت خودگومرگتان لەسەر کەمەکرێتەوە بۆ ئێوە بتوان بە ئاسانتر بە
هاوڵاتی بفرۆشتنەوە بەڵێ بەخوای بەهۆی ئۆتاقی بازرگانی و پیشەی بازرگانی ئێرە نامەیان بۆ نووسیون دیارە ئۆراقیان بۆ کرابوو کە دەبی ئەوانە هاسانکاریان بۆ بکەن هەندێک ئەشیاکە بە تەمینات دێ و هەندێک ئەشیاش گومرگ دەکرێت ئەگەر بتوانن ئەشیاکە گومرگن کەمتر دێبستێنن دیارە 100 شتەکە ئەرزانتر دەکەوێت ئەگەر گومرگی لە مەرزەکان کەمتر بکەن ئێوە دەتوانن زۆر بە نرخێکی کەمتر بە هاوڵاتی بفرۆشن ئەرێ والله هەندێک ئەشیا بە حەقی فرۆشتنی نییە ینی فقط عرض کراوە توجارەکان دێن عقد دەکەن ئەمان ئەوەی کە دەفرۆشرێ گومرگ دەکرێت گومرگەکەش ئەگەر شتێک دابەزێنن دیارە بۆ هاوڵاتیەکان هێزاتر دەکەوێت بەرهەمەکانی ئێمە کارخانەکەمان لە شاری تەبرێزە لەم پێشانگەی سلێمانی شرکەتمان کردووە بەرهەمەکانمان وەکە بینن کارێکی جەدیدە لە بازاڕی سلێمانیە لێرە شێوەی کارەکانیان بڕێک متەفاوتە لەگەڵ ئێرانە ئێمە لەنە چەند ڕۆژێکە لێرەین خەڵک استقباڵێکی زۆر باشیان کردە کارەکانمان کارێکی جوانە کارێکی ڕێکپێک و تایبەتیە وەکو قیمەتی شتەکانتان چۆنە لە چاو نرخی بازار قیمەتی کارەکانی ئێمە چون لێرە لە بازاڕی سلێمانی بە تایبەت لەم جۆرە درگانە تا ئەمڕۆ دانەنراوە چون زیاتر درگای چینی و درگای تورکیە لێرە لە بازارە بووە بەس ئێمە خەریکین کارەکەین لە سەریان کە بزانین بە قیمەتێکی گونجاو لێرە بتوانین کارکەین ولی ئەوەی کە ئێمە سوالمان کرد بێ پرسیارمان کرد بێ لەوانەیە کە بتوانین قیمەتەکانمان لەگەڵ دەرگا تورکەکانە لە یەک ڕاستەدا بنین کە بتوانێت لە بازارە ڕقابەت بکات وەکو زەمان ئەتوان زمانیەوە بدەن کە کوالیتیشەکانتان لە تورکی کەمتر نەبێ خود لەسەرتر بێ هیچ کێشەیەکی نییە لەو بابەتۆ دەرگاکان ئێمە تەبعەن زەمانەتنامەی لەگەڵا بێت بۆتەوای دەرگاکانمان نتوانین زەمانەتی 5 ساڵی لەگەڵدا بنین کێشەیەکمان نییە بابەتی زمان ئێوە چیتان بۆ بکرێت تا ئەتوانن ئەم دەرگایانە بنرخێکی کەمتر بە خەڵک بفرۆشتنەوە ینی چ کار ئاسانیەک بۆیەوە پێویستە بکرێت تا بتوانن خەڵک بە ئاسانی دەستی بگا بە ئەم شتانەیە و بە قیمەتێکی باش ئەم دەرگانەیەمە لە دوو جۆر لە بابەتی نرخۆ بڵێن جۆرێکمان هەیە کە ئەرزان دەردێت تەبعەن کەیفیەتی کەمترەوێت جۆرێکشمان هەیە کە کەیفیەتی لەسەرترۆیە و قیمەتیشی لەسەرترۆ بێت بەس ئێماگەر موادی ئەوەڵیەکەی لە ئێران بتوانین بە نرخێکی گونجاوتر بسێنین باشتر دەسی ئێمە بگرێت بە عنوانی کارخانەدارێ بە عنوانی تۆلید کۆنەندێ ئەتوانین ئێمەش قیمەتەکانمان گونجاوتر کەین و بە قیمەتێکی ئەرزانتر بیدێن ببات لە حدودەکان یاخود مەرزەکان تا چەند گومرگ کاریگەری هەیە لەوەی کە قیمەتی کارەکانی ئەوە ینی وای لێ بکەن لەسەرتر بێت گومرگەکان کەم کرێتەوە توان بە نرخی کەمتر بفرۆشنە خەڵک ئێمە زۆر لە مشتریەکان کە لەم سێ چوار ڕۆژی پیشەنگا هاتوون بۆ لامان یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە ئێمە دریانێکە لە بەرهەمێرین چۆن بینێرین بۆ ئێرە هەزینەی گومرۆکەکان پای کێ بێت بەڵێ ئەگەر هەزینەی گومرۆک نەبێت یا ئەگەر ببێ زۆر بەکەمی بێ زۆر ڕاحەت ئێمە توێن دەرگاکانمان بفرۆشین لێرە و کێشەیەکمان نەبێت بەرهەمەکانی ئێوە چین و نرخی بەرهەمەکانیشتان چۆن وڵا بەرهەمەکانی ئێمە زیاتر بابەتی گەرمکردنەوەیە و بابەتی کاشی مەزبەحە ئەوانەمان هەیە ئەی وەکو نرخی کاڵاکانتان چۆن طبعا نرخی کاڵاکان بە حکمی ئەوەی کاڵاکانی ئێمە زیاتر ئێرانیە و ئەکسەرەتی ئەو شەریکانە کە ئێمە وەکیلین لە شەریکە قەدیمیەکانی ئێرانن هەمووی شەریکەی 50-60 ساڵن ینی لە کۆمەڵە شەریکات پێکهاتوون کە تەمەنیان 6 ساڵ 50 ساڵە لەناو ئێرانە ئیژەکەن و موادەکانیان کوالێتیە کاک شەخ ئێستا قەیرانێکی دارایی هەیە لە هەرێمی کوردستانە و هاوڵاتیانیش هەمیشە بۆی سەردانی پێشانگەیانەکەن کە بە نرخێکی کەمتر لە بازار دەستیان کرد تا چەند داشکاندنتان بۆ بەرهەمەکان کردووە لەم پێشانگای بۆی خەڵک بە ئاسانی بەدەستی حتمما ینی سروشی پێشانگەکان وایە کە هەمیشە لە پێشانگەکانە سعر هەرزانترە بۆ ئەوەی بەڕاستی خەڵک ئاشنا بێ بە بەرهەمەکان هەموو شەریکاتەکان سعریان مناسیبترە لە چاو بازارە کەمترە لە چاو تەمان کەمترە کاتی ئێرانی مەواد لە وڵاتانەوە بە تایبەتی وڵاتی ئێران دەزانین گومرگەکرێت تا چەند ئەو گومرگانە وای کردووە کە نرخی کەلوپەلەکان بەرز بنەوە ینی داشکاندنی گومرگی بۆ ئێوە بکرێت توان بە ئاسانترەمە بگەێن دەستی وڵاتی
حتمما لە ساڵانی پێشوا سێری گومرگ زۆر هەرزان بوو ئێستا ئەوەتی گومرگەکە بۆتە گومرگی عێراق بەڕاستی گومرگەکان چەند بەرامبەر بۆتەوە بەمە سێری کاڵەکان بەعام فەرقی کردووە هەر گومرگ دابشکێنێ بە ئاسانی هاوڵاتی دەستێک طبعاً ئەگەر گومرگ دابشکێنێ بەڵام ڕەنگە لە دەست حکوومەتی هەرێمان نەبێ واقعیان ئەم گومرگە لە دەست حکوومەتی مرکزیایە ئەو وای کردووە کە نرخەکە بەرز بێت طبعاً ینی بەڕاستی گومرگ سەبیبە بۆ نمونە ئێمە یەک ترێ لە کاشی 250,000 مانە ئێستا ملیۆنێک و 200,000 ملیۆنێک و 100,000 کرێین نزیکەی 900,000 زیادی کردووە گومرگین بەڵێ دیسان نرخەکە لەسەر هاوڵاتی گرانتر بەڕاستی گومرگ چەند بەرامبەر بۆ تۆ ئێمە چاپخانەی سلفۆن و لەزگە دەکەین لە هەمەدان و ئێمە هەم چاپ لەسەر سلفۆن لێ دەدەین لەیبەڵ لێ دەدەین بە هەر تعدادێک کە بتانەوێت دەتوانین چاپی بکەینەوە بۆ سلفۆنەکانیشمان هەر چەند چیلۆی کە بتانەبێ ئێلامی پێمان دەڵێنەوە ئەمەش دەتوانین بۆتان چاپی لێدەین وەکو کوالیتی کارەکەتان تا چەند دەتوان زەمان و کوالیتی کارتان گرنگی پێ بدەن بۆی هاوڵاتیانی شاری سلێمانی لە هەرێمی کوردستان شتێکی کوالیتی باشیان دەست پێ لە چاپخانە بەڵێ چاکەی ئەو چاپی ئێمە ئەوەیە کە ئیدی کلیشە و سیلندری نابێ ینی نایهەوێدی بۆ کلیشە و سیلندریش پارەیە بدەن لەو بۆیە لەوەدا کوالیتیکەمان دەچێتە سەرێ و کوالیتەکەی دەچێتە سەرێ بۆ ئەوە یەکێک لە کێشەکانی هەمیشە و کۆمپانیانەی کە لە ئێران یا وڵاتانی دیکانەوەی کە دێت بە گومرگی دەچێتە سەر ئەمە ژواکە قیمەتەکەی لەسەر هاوڵاتیانی سلێمانی گرانتر بێت ئێوە چیتان بۆ بکرێ لە ڕووی گومرگیەوە کە توان بە قیمەتێکی کەمتر بابەتەکان و چاپەکانی خۆتان بگەینە دەستی هاوڵات وڵات چاکی چاپخانەی ئێمە ئەوەیە کە نەزدیکە بە سلەیمانیا لەبەرەوەش ڕاحەتتر زووتر دەگاتە دە سولەیمانیا ئێمە دەتوانین هەر چاپەکانتان بە 10 ڕۆژ بۆتان بنێرین یعنی 10 ڕۆژی کاری 10 ڕۆژی ئیش لەمەوەی 10 ڕۆژدا دەتوانین بۆتان بنێری چ شتێکتانەیە کە جیاواز بێ لە چاپخانەکانی دیکە کە سەرنجی کڕارەکانی خۆتانی پێڕ جیاوازەکەم پێم کوتێنێ هەرەوەی کە کلیشە و سیلندری نابێ دینا لازم نییە پارەی کلیشە و سیلندمان بدەنێ یەک جار کە چاپی لێ دەدەن هەر چەند جار پێیان خۆش بوو دەتوانن ئەوەزی کەن تا دیزاینەکە ئەوەزکەن پێیان خۆش بێ ڕەنگی بگۆڕن زۆر ڕاحەت دەتوانن و کارە بکەن و دیسانەکە بۆیان چاپ لێ دەدەین هاوڵاتیانی ئێرە چۆن بتوانن لەگەڵەوە پەیوەندی دروستکەن بۆی داوای بەرهەمەکانتان بەڵێ ئێمە ئادرسی سایتمان هەیە ئادرس سایتەکەشمان anichap.com-ە دەتوانن واردی سایتەکەمان بن و تەوای نمونەکارەکانی ئێمە ببینن بوونی ئەم جۆرە پێشانگایانە یەکێک لە باشەکانی ئەوەیە هەلی کاری بۆ کۆمەڵێک لە گەنجان بۆ چەند ڕۆژە دابین کردووە کە ئەمەش هۆکارێکی باشە بۆی گەنجان لەو ڕێگەیەوە پەیوەندی دروستکەن لەگەڵ بەشێک لەو کۆمپانیانە کە دەرفەتی کاری هەمیشەیان بۆ دروست بکات یەکێکی لەوانە بەشێک لەم کۆمپانیانە نرخەکانیان تا ڕادێک داشکاندووە ئەم داشکاندنەیش کاراسانێکی ترە بۆ هاوڵاتیان یاخودە و کەسانی کە سەردانی ئێراکەن وە نزیکردنەوەی بازرگانەکانی شاری سلێمانی لەگەڵ ئەو کۆمپانیەوە بەرهێنانەی کە لە ئێران کار دەکەن بۆی بتوانن کوالیتی و بەرهەمێکی باشیان لێوەرگن کە هاوڵاتیانی ئێرە سوودمەند بن ئێمە بەردەوامە بین لەگەڵ ئەو کۆمپانیانە ئێرە بەشێکیان وەرەگرین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە ناچێت لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێ دەمەوێت لەگەڵ بەشێک لەو کۆمپانیانەی کە بەرهێنانەکەن لە ئێران و ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەرهەمەکانی خۆیان ئارزەکەن قسە بکەم بزانم کوالیتی کارەکانیان و نرخەکانیان تا چەند گونجاوە بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و ئەو شوێنانەی تریشکە ئەم کۆمپانیانە بەشداری تیاکەن بۆی هاوڵاتیان بە نرخێکی گونجاو ئەو کەلوپەلانەی ئەمان کە بەرهەمێنی دەستیان بکەوێت بەردەوام بین لەگەڵمانە بنێوە سوودی ئەم جۆرە پێشانگایانە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی لە چیە؟ بە خێراتنی کەناڵەکەشتانەکان بەخێر بن ئەم پێشانگایە کراوەتەوە ئیسفادە و سوودەکەی ئەوەیە لە ئەچیتە هەر شوێنێکی ئێران سێرەکەی هەر شتێک نرخێکی خۆی لەسەر دانراوە باشە بەڵام کە هێنانێتە ئێرە سێرەکەی لێرە داشکاندن بۆ شتەکان کراوە یعنی بەدەرەوەی کە تۆ مانوبوونەکە لە کۆڵە بێت و ناچی بۆ ئەوێ لێرە داشکاندنی بۆ کراوە نرخەکەی تا ڕادێک لە بازار کەمترە لە بازار کەمترە بەڵام سعری جوملەی زیاترە تاکو و مفرەت
بۆی خەڵکی ناو بازار زیاتر ئیسفادەی لێ بکەن سەبارەت بە شتومەکەکانیشان شتی زۆر چاکەن یعنی ئەوە نییە بڵێ شتێکی هاکەزایانی ناوە لە هەموو دوایە بە فیلتەر و کوالێتیا تێپەڕیون اینجا بێتاری بەتەئکید شتەکان خۆم 3 ڕۆژە لێرەم بە بەردەوامی هەموو ڕۆژە سەعات 2 لێرەم هەتاکو سەعات 9 شەو بە بەردەوامی سێرەکەم شتەکانیان فول کوالێتی باشە کاک حەمید لە ڕووی دەرفەتی کارەوە ئەم پێشانگایانە بوونەتەوە کارێک بۆی کار بۆ بەشێک لە گەنجانی هەرێم کوردستان بڕخسێن بەتەئکید ئێستا ئێمە وەکو دەرفەتی کار لە شاری سلێمانی هەلی کارمان ڕخساندۆ بۆ ئەو کەسانەی کە بێ ئیشن نزیکەی 1400 فۆرممان لەلایە کە سیڤین پڕکراونەتۆ لە لای ئێمن بۆ دابینکردنی کارمەند بەس لە شاری سلێمانی بێجگە هەولێر و دوهۆک ئەو کەسانێک کە ئێستا کارمەندن لێرە لەسەر هەر کۆشتێک هەموو ئێمە دامانوەزراندووە بە نزیکەیە توانین بڵین چەند کەس کاری دەستکەوتۆ لە پێشان لە کوردستانە نا بەس باسی ئێرە ئەەکەم ئەم 4 ڕۆژە کە ئەمڕۆ 4 ڕۆژی بەیانی پێنجەمە 25 کارمەندمان حالیان لێرەیە بەڵا تا دوێنەوە پێرە زیاتریش بوو بەڵام مجموعەیەکیان بەهۆی ئەشیاکانیان بردەوە بۆ نمونە چونە دەرەوە لە دەرەوە ئیشەکەن بردویان لەگە خۆیان بەڵام ئێمە وەکو دەرەوەی ئەم پێشانگایە لە شاری سلێمانی بە سەدان و بەدەیان کەس و یعنی هەمووی ڕێژەمان لە هەمووی سیڤیمان لە فۆرممان لە کە خەبە خەڵکمان پڕ کردوێتەوە لە مازدی مۆڵ فامیلی مۆڵ سیتی سنتەر ناو بازار کۆمپانیەکان شوێنە گشتیەکان هەمووی کارمەندی ئێمەی تایە ئێمە وەکو دەرفەتی کار لە شاری سلێمانی دەرفەتێکمان ڕخساندەوە بۆ هەموو کەسێک بۆ هەموو چینی و توێژەکان بۆی گەنجان کاریان دەست بەتەئکید ئێمە تا ئێستا نەمانێشتۆ هیچ گەنجێک بێت سیڤی دابنێت و بڵێن چاوەڕەکە ئللا نردومانە بۆ ئیشێک ئەگە خۆی بەدڵی نەبوو بێت ئەم دەرفەتی کارە بۆ هەموو کەسێکە حەمید پرسیارێک جیاواز لەمانی دیکە دەبینین کە وەرزی هاوین دێتە پێشەوە هەرێمی کوردستان بە لێشا و گەنجان ڕوو لە دەرەوەکە دابینکردنی کار تا چەنەبێتەوەی ئەم لێشاوە کۆچکردنی گەنجان کەم بکاتەوە بە بۆنەوەی کە کارێکیان دەست بەتەکیدەوە پرسیارێکی جوانە ئێمە چەند ساڵە هاوارەکەن یعنی هەر هەمومان ئەڵێن حکومەت ئەوە بکە بتوانین گەنجەکانمان نەڕۆن ئایا تۆ بەس بیرکەرەوە سێری گەنجی وڵات بڕوات وڵات چی لێ ئەپوکێتەوە تەواو نایی بمانەوە نەمانەوە وڵات هەگەر دەوڵەمەند بە بنەوت بە هەر شتێک با دەوڵەمەندترین وڵات بین بەڵام ئەگە گەنجی تیان نەبوو ئەو وڵاتە پشکەوتووە بێت ڕووخاڵ دەرەچێت بۆیە ئێمە وەکو گەنج حەزەکەین هەر کەسێک کە ئیشی هەیە ئیشەکەی خۆی بەردەوامی بکات و نەڕواتە دەرەوە ئێمەش وەکو خۆمان دەرفەتی کار هەموو هەوڵێک ئەدەین بۆ ئەو گەنجانەی کە بەتەمان بڕۆن نێڵین بڕۆن بێن لای ئێمە دەرفەتی کارمان هەیە و فۆرم پڕکەنەوە هەموو توانایکی خۆیان سەرکەن لەو ئیشیا کە لێرە ئەیکەن چکە لەبەرەوەی ئەوەی لێرە ئەیکەیت لە دەروی وڵات پاکەرەوە بۆ خەڵکی بەگانی نەکەی باشترە وەرە لێرە بیکە بەڵام یەکشتیش هەیە با لێرە من ئاماژەی پێ بم کۆمپانیاکان و شوێنە گشتیەکان وان لێ هاتوو ئێستا کەسی جوانانەوە کوڕێکی قۆزمانەوە کچێکی جوانمانەوە بیر لە ئەزمون ناکەنەوە بەڕاستی ئەمە ئێستا شکست خواکە لە شتە خراپەکان کە لە زۆر شوێن جێبەجێ بەتاکید من خۆم ڕۆژانە دایان کە سەردان بکات پێمەڵە کاک حەمید پرۆژەی گەورەم هەیە پێویستیم بە کارمەندێکە جوان بێت باڵای بەرز بێت ئەوە بێت چ کوڕ بێت چکت بێت ئێمە ئەمانەوێت ئەو کەسەی ئەزمموی زۆر بێت ئەزمموی زۆر بێدام مەزنێن نەک ئەوەی کە جوان بێت ئێبا لە شەریکە و کۆمپانیە خۆشببخت خاتینەیرە بەرهەمەکانە ئێمە ئاوی تەماتە تۆناکانی ماسیە مەلعاباتەوە برنجە ئەمانەی کە لێرە باست کرد چەندین شەریکە و شرکەتی تر هەن کە لەم بابەتانیان هەیە فەرقی ئەم جنسەیەوە لەگەڵ ئەوانی تر لە چیە فەرق دەکەن طبعاً یەکەم جار کوالیتیە دوایە ئەوەش ئەو شەریکەیە کە لێرە ئێستا وەکو ڕکلام لێرە و پیچکەشی کردووە یەکەم لیدەری ناو ئیرانە ئەو شەریکەیە بەنوبانگشەوە هەموو خەڵک دەناسی ینی لە ڕوو کوالیتیەوە زمانی کوالیتیەکەی طبعاً قیمەتی کار ینی کەلوپەلەکانتان چۆن نەتوانم کەلوپەلانە بە قیمەتێکی کەمتەر بتوان بگەینە دەستی هاوڵاتی لێرە طبعاً ئەگەر لەسەر حدود لە گۆمڕۆک هەندێک پارە لە ئێمە ینی کەمتەر وەرگیران طبعاً تاسیری لەسەر قیمەتەکەی کە دەگاتە دەستە خەڵکی لێرە زۆر تاسیری هەیە ئەگەر ئەوە کەمتەر بی لێرە شەمە دەتانین یارمەتی خەڵکی بکەین و سەرەکان و قیمەتەکانمان کەمتر تاوەکو گومرگدان کەمتر لێوەربگیرە بە هەرزانتر ئەمە ئەتوان بە هاوڵاتی طبعاً ڕووی کوالیتی شتەکانەوە کە باست کرد لێرە یەکێک لەو مشکلانی کە هاوڵاتیان هەیەە دەڵێن ماوادی حافیزە لە ناو خواردنەکان هەن ئەوانەی کە لە ناو خوتۆن
لە ڕووی ماوەدی حافیزەوە تا چەند ماوەدی حافزە لەناو بەرهەمەکانیەوە بەکار ئەو ماوادە حافزانەیە کە جەنابەت باس دەکەی ئەوەنە لە بۆ هەموو شتانە بێکاردێت ئەگەر دقەتێک دابی لەسەر هەموو ماوادەکان تاریخی ئەکسپایر و تاریخ تۆلیدۆ و شتانەی تێدا ئەوە زیاتر لەبەر ئەوەیە بەس هەیە هەندێک شەریکات و شتی هەیە هەنا لێرە کە مەسەڵەن لەبەرەوە کە سەیرەکەی کەمتەر لە بولاندارچی ئەو ماوادەکەی زیاتر دەکەن کوالەتی کەمتر. لە پێشانگاکە لەسەر دووەمین پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران بە چاودێری کۆنسولگەری سلێمانی کۆنسولگەری ئێران لە شاری سلێمانی لەسەر ڕوبەری 6,000 متر دووجا بە بەشداری 277 غورفەی 12 مەتری کە پێک دێت لە زیاتر لە 120 کۆمپانیای جۆر بە جۆر لە کە نزیکەی 15 جۆری جیاواز کاڵای ئێرانیە پێک هاتووە. نرخەکانیش بەپی تەوافقی لە نێوان ڕێکەوتن چونکە بەش لە 1970 پێشانگەکە تایبەتە بە ناساندی کاڵا ئێرانیەکان بۆ بازرگانەکان خستنەڕووی کاڵایە بۆ بازرگانەکان خستنەڕووی فرۆش بازاری فرۆشی کاڵاکانیە لە 120 فرۆشی ڕاستەوخۆیە کە لە بەشی ئەو دیەوەیە بەشەکان نرخی ڕێژەیەک داشکێنراوە بۆی هاوڵاتی سوودمەند بێ لەم پێشانگە ئەوە تێبگەێنم ئەمانەی کە لێرەیە هیچی فرۆشی ڕاستەوخۆی تیانە تەنیا بەشێکی کەم نەبێ فرۆشی ڕاستەوخۆی ئەمانیکە ناسانی کاڵاکەی بە بازرگانەکان بۆی بازرگانەکان ئەم کاڵە باشترین کاڵەکان کوالیتیان بەرزە کە بە دوای کاڵەکان بچنە ئێراجاتی و بچنە ئێرانەوە لە هەرێمی کوردستانە ئەمە ئەسلی کارەکەوەیە ڕێگای بازرگانەکان نزیک بۆتەوە لە جاتیەوەی کە بچن لە ڕێگەی بچنە ئێرانە بە حاڵەتی کۆرۆنا و ڤیزا گرفتن و وەرگرتنی ڤیزا و هەموو شتانەوە لە شاری سلێمانیان خاوەنی کۆمپانیەکان و بەڕێوەبەری کۆمپانیا ئێرانەکان و بەڕێوەبەری کارەکانە بینن ڕاستەوخۆ لەگەڵیانە تەوافقێکی باشەکە بۆ نزیک بوونەوەی بازرگانەکانی ئێرەیە لەگەڵ بازرگانەکانی لەگەڵ وەبەرهێنەرەکانی ئێرانە تا چەند گرنگی بە کوالەتی بەرهەمەکانە درێ زۆر جار هاوڵاتی گلەی لەوە کات کە ئەو بەرهەمانی کە دێنە وڵاتی ئەمەوە زۆر ڕەچاوی کوالەتی ناکرێت ئێوە تۆ مان بڵێن چۆن نتوانین گرنگیەوە بدەیت کە کوالەتی و بەرهەمانەی کە هاتووەتە ئێرەوە کوالەتێکی باشە هاوڵەتی سودمەندی تەواو بێت. من لە کاتێک کاتوانم گەرنتی بدەم بە ئەوەی کە بابەتی کوالتی بەرزێتە شاری سلێمانیەوە ئەو کاتی بازرگانەکە بە دوای بابەتی کوالتی بەرزارگەڕێت لەبەرەی خودی بازرگانەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە ئەو کاران دروست کردووە توان چونکە لە کاتی ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیەکانە لەگەڵ هەر کۆمپانیاک لە چین بێت لە ئێران بێت لە تورکیا بێت لە هەر وڵاتێکە بێت بازرگانەکە چوارچێوێکی ڕێکەوتن ئەنووسێت کە لەم کوالتی نابێت بێتە خوارەوە مەرزەکان چاودێری و کوالتیاکەن ئەنلایزی بۆکەن ئەوەی کە هاتە خوارە و کوالێتەوە خودی بازرگانەکە تەوافقی لەسەر کردو خۆی داواکاری کردووە ئەگینا هیچ کاتێک ئەوانەی ئەم کاڵانەی لێرە خوڕان ڕوو کاڵای زۆر کوالیتی باشن کوالیتیان بەرزە کارخانەی زۆر باش لە ئێران هەیە بەڵام تەنها بازرگانەکان پێویست دەکات لە جاتی بیر لە سوودی خۆیانکەنەوە بیر لە ئاسایشی خۆراک و تەندروستی هاوڵاتیان بکەنەوە شتێکی کوالیتی باش بێن بە نرخێک ئەگەر خازانجی کەمتر بێ بەوە کەواتە بە پێیەوەی کە تێگەیشتم لە جەنابەت ئەم کۆمپانیا و با بڵێن ئۆبەرهێنەر ئێرانیەکان هەر کوالێتەکەت بۆ بێ بۆ دروستەکەن ئەوە بازرگانەکان ئێمە ئەبێ کوالێتی باش داوە هەموو کۆمپانیەکان ئەو کارە ناکەن بەشێک لە کارگەکان کاری هەر کوالێتێک دروستەکەن زۆربەی لەم کارگانە مە خۆم بەڕێوەبەر یەکێک لە کارگەکانی ئێرانم کە تۆفان ئەلکتریکە بە هەر شێوازێک بازرگانەکان لەگەڵمان ئەندەکۆڵی ئەەکەن تا ێزەک بەرهەمی کوالتی نزممان دروست دەکردەوە تەنها هەندێک لە کارگەکانەیە کە لە هەندێک شوێن بەداخەوە کە بازرگانەکان چیان بێ بۆیان دروستەکەن ئەگیناز ئەوانەی کێمە بانگشتیم پێشانگامان کردوە گەرانتی دانێمە هەمووی کوالتی بەرز هەمووی شتی کوالتی بەرز دروستەکات بەڵام بازرگان ئەوەی کە بچێت شوێنێک لە خۆڕا بدۆزێتەوە یا کارگەیەکی باش نەدۆزێتەوە کەسێکی باش نەدۆزێتەوە ئەوە گرفتەکە دروستەکە ئێمە بە نوێنەرایەتی سێ کۆمپانیای گەورەی ئێرانی بەشدارین لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی کۆمپانیای ئابساڵ سەنگەرکار پلۆت باشترین ئامێری کارەباییان هەیە لە بوارەکانی ئەجیزەی کارەباییە هەم تەباخ هەموو بەریدا ئێمە بەشدارین تیا کوالێتی زۆر بەرزەم ئێمە مەسەنە و شەریکەی ئابساڵ لە ساڵی 1956 دامەزریە موبەریدەی هەیە غازی کارەبایی هەیە سۆبەی غازی هەیە غەسالەی هەیە
ئیتر باشترین کوالیتیە سعریشی زۆر زۆرزانە. سامی ئێستا وەرزی هاوینەوە خەڵک زۆر بە دوای مۆبەریدە و ئامێری فێنکەرەوە ئاگەڕێ کوالیتی ئەم کارانەیە وەکو باسەکەی لە کوالیتیکی بەرزایە وەکو نرخیان چۆنە هاوڵاتی بۆی بە نرخێک دەستی بکەوە کە سوودمەند وێلەی و زۆریش لەسەر ئێمە نرخی ئێمە زۆر نزمە بە کوالیتیکی بەرز دوای ئەو ئامێرانەی کە ئێمە هێناومانە ئێستا دوو جیهازی زمانی لەگەڵایە دوو جیازی زمانی لە یەکێکی بۆ جیازی زمانی ماتۆڕەکەیکیشی بۆ جیازی زمانی جسمی ئینسانە بە هیچ شێوەیە کارەبا نادگرێ ئەوەیش تەنها کۆمپانەیە کە ئێستاکە هاوردوێتی تەنها شەریکەی ئاوساڵە. تا پرسیارم کاک سامی زۆر جار بەشێک لە کۆمپانیەکان قسەم لەگەڵا کردون گلەیەوەکەن کە لە حدود زۆر جار گومرگیانەوەندە لێ سێن مەجبورن هەندێک لە کاڵاکان بە نرخێکی زیاتر بفرۆشن تا چەند گومرگ لە مەرزەکانە کاریگەری لەسەر نرخەکاندا. گومرک زیادکردنی گومرک ئێمە تقریبان 3 ساڵ پێشیسە یەک ترێ لە گومرکی 500,000 بوو بەڵام ئێستاکە 3 ملیۆنە بێچکە لە گومرکەکە تقریبان 235,000 بەس زیادەمان لێسێنن ئەمە 30,000 هەرکێ بە ناوێکۆ چەند کۆمپانای کۆ لە بەرامبەر گومرگەکە زیادی کردو بەر زیاتر ئیسا لە 500,000 بۆ 6 یعنی ئەگەر حسابی 4 ساڵ پێشی سەبکەی لە تەگیسا 6 بەرامبەر بووە سۆ گومرگەکەی ئەوەیش هەمووی ئەکەوێتە سەر گرانبوونی کاڵاویش لەسەر هاوڵاتیەکەوێت. ئەگەر نرخی گومرگ بێتە خوارەوە هاوڵاتی بە ئاسانی توانێت بۆ بەردێک ئەگەر نرخی گومرگ بێتە خوارەوە نرخەکەی هەموو ئەجیزەکان دێتە خوارەوە. ئەوەی کە بینیتان بەشێک لەو کۆمپانیاوە بەرهێنانە بوون کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەشداریان کردبوو وەکو باسییانەوە کرد کە زۆر گرنگییان بە کوالیتی بەرەمەکانیان داوە بەڵام وەکو داواکاریەک ئەویان داوا کرد کە ئێستا نرخی گومرگ لە مەرزەکانە زۆر زیادی کردووە لە سەریان ئەمەژوا کات ئەمان بە نرخێکی گرانتر بتوان بە هاوڵاتی فرۆشن بۆیە داوایانە کرد لە گومرگەکان نرخیان لەسەر کەم بکەنەوە بۆی ڕاستەوخۆ ئەمانیش لە نرخەکانیاندا بشکێن و هاوڵاتیان بە ئاسانی بتوانن بە نرخێکی گونجاو بە تایبەتی لە ئێستاە کە قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان پێویستیان بەوەیە کاڵاکانە بە نرخێکی هەرزاندن دەست بکەوێت بۆیە داواکار بوون کار ئاسانیان بۆ بکرێت و لە حدودەکانە یاخود لە مەرزەکانە نرخ قیمەتەکانی ئەو گومرگانیان بۆ بێنێتە خوار و هاوڵاتیان سوودمەند لە هەرزانی نرخەکانیان پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خاتان لەگەڵ.